من فردوس عبد الباسط من خلق خانقينم دانشم ليلة 9 ساڵم هینا من تەمەنم 19 ساڵ لێرە لەوەیە کێشان یەک مانگ بوو زۆر خۆشە زۆر هینا تایبەتە ئیتر من وێنە کێشانی منە ئەم گوڵە نەرجسە زۆر جوانە زۆر حەزم لێیە هینا ڕێگەکەی زۆر بەسیتە و زۆر جوانە ئەم وێنە کێشان زۆر خۆشە زۆر حەزم لێتی زۆر هینا مەوهبەم هەیە لە وێنە کێشان زۆر هەورێم هەیە مامۆستا زۆر خۆشە زۆر هینا زۆر ئیشەکە زۆر باشە دەستخۆش لە هەموو کچەکان هەموو هاورێ خۆمان هەموو دەستخۆشە مامۆستاکان زۆر باشە هەموو کەسی هاتی لێ دەستخۆشێتم. من لەگەڵ خوشەکەمە دوانین و هەردووکمان لە دوو بواری جیاوازە ئیش دەکەین ئەو مۆسیقاژنە و منی شوێنەکێشم من هەردووکمان 16 ساڵین و من بۆ ماوەی 3 ساڵە خەریکی وێنەکێشانم و من لەم پێشانگا بە چەندین تابلۆ بەشداریم کردو ئەمە شتێکێکە لە تابلۆکانم و توانیمە ئاستێکی باش بەدەست بێنم زیاتر لە وێنەکێشانە ئافرەت بەشداری کردووە و لە خولی وەرزش و خولی خەیاتی ڕێژەکەی زیاترە ژنان لە خولی وێنەکێشانە بە ئاستێکی بەرز بەشداری دەکەن و توانیمانە شتی جوان لێرەدا پێشکەش بکەن. من لە پێشانگایە کە بەشداریم کردووە لە ئیشەکانمان لە تابلۆکانمان چەند تابلۆیەکم فرۆشتۆ بوومە ئەمە و چەند تابلۆیەکی تریش زۆر پێی ئاسوودەم. ماوەی 3 ساڵە بێ کە لێرە ئەندامم و ئەمڕۆژ لە چالاکێکی هونەریە چەپاچە موزیکمان ئامادە کرد و پێشکەشمان کرد وەک بەشداریکردن کچکەمترە و ئاستی پشتگیریکردنیش هیچی وانیە واتە بۆ من هیچ هاندانێکی تیانە بوو تەنهاوە بووە کە وەک هەستێکی ڕۆحی بۆ خۆم مۆسیقام هەڵبژاردووە گەرناوەکو هاندان هیچ نەبوو جا لە گروپەکە شتێکی وانە بوو وەکو خەڵ میوزیک بۆ من هەستە نەوتراوەکانی ناخەواتە هەر شتێک کە نەتوانم بەدەم بیڵێم ئەو کاتە میوزیک ئێتەکایەوە لێرە لەگەڵ ئەندامەکانە ئەو چەند پارچە میوزیکانەی کە ئامادەمان کردبوو فۆلکلۆری بوو. مامۆستا عومەر ئەو دیارەیە وەکو سەردەری دەستخۆشی لێەکەین دیرۆ ڕێوای سەرکەوتن بۆ مامۆستا بەیان نەخوازین کە بەردەوام لە بواری دەژوانیدا خزمەت بە شانی شارەکەمان دەکات دەست خۆشکار کرد سەرکەوتوو بێت ڕاژم بکەن.